ئێستاش هونەرەحسان بە وردی بابەتێکی گرنگتان بۆ باز دەکات. بەڵێ شوان بەباشی سەیری ئەم بابەتە بکە شتی سەرنجڕاکێشتیایە. باش فەرموو. سەد و چواردە ساڵە دامەزراوە و دەتوانێت لێپرسینەوە و لێکۆڵینەوە لەگەڵ هەموو کەسێکدا بکات. تەنانەت سەرۆکی وڵاتیش 35,000 کەسکاری تێدا دەکەن. هەر ئەوەندە نییە لەگەڵمان بن دیوە شاراوەکانی دەستگای FBI ئەمریکاتان بۆ دەخەینە ڕوو. FBI وەک دەستگای هەواڵگری و ناوخۆی و هێزێکی سەپاندنی یاسا لە وڵاتدا کار دەکات و لە چوارچێوەی وەزارەتی دادی ئەمریکایە. ئەرکەکانی ئەم دەستگایە بریتیە لە سەلامەتی پاراستنی گیانی وڵاتیانی ئەمریکا، پاراستنی وڵات لە هەڕەشە ناوخۆی و نێودەوڵەتەکان، سەپاندنی یاسا فیدراڵیەکان، بەرەنگاربوونەوەی کاری سیخۆڕی و چالاکی دەستگا هەواڵگیریە بیانیەکان، بەرەنگاربوونەوەی گەندەڵی و تاوانکاری نیشتیمانی، ڕوبەڕووبوونەوەی بەرتیل و ساختەکاری و سپیکردنەوەی پارە و توندوتیژی. دەسەڵاتەکانی بریتین لەوەی دەتوانێت لێپرسینەوە لە هەر کەس و کۆمپانیا و بەرپرس و دامەزراوەیەکی حکومی بکات بەبێ ئەوەی چاوەڕوانی بڕیاری دادگا یاخود ڕەزامەندی هیچ لایەنێک بکات. تەنانەت دەسەڵاتی لێپرسینەوەی لە سەرۆکی وڵاتیشەیە، واتە ڕاستەوخۆ دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. لایەنێکی سەرنجڕاکێشیەوەیە هەر کاتێک لێکۆڵینەوەیەک لە کەسێکدا بکەن لە یەک خولەک و کاتدا دەستگاکە سەردانی هاوڕێ و کەسە نزیکەکانی و شوێنی کاری کەسەکە دەکات بۆ ئەوەی وتەیان لێ وەربگرێت. ئەوەش بۆ ئەوەیە کە کەس نەتوانێت پەیوەندی بە کەسی دیکەوە بکات و قسەکانیان بگۆڕێت. لە دەرەوەی ئەمریکاش دەسەڵاتی لێپرسینەوەی هەیە لە ڕێگەی بریکارە تایبەتەکانیەوە، بەڵام بە مەرجێک ڕەزامەندی خودی وڵاتەکە و دواتریش کۆنگرێسی ئەمریکای لەسەر بێت. کاتێک کەسێک لەم دەستگایە وەردەگیرێت وەک کارمەند لە پاڵ مەرجەکانی دیکە وەک بڕوانامە و زانینی زمانی بیانی و ئەزمون و لەگەڵ ئەوەی تەمەنی لە نێوان 23 بۆ 37 ساڵ بێت و خەڵکی ئەمریکاش بێت، دەبێت لەش جوانیش بێت و لە پاڵ هەموو ئەوانەشدا سەرکەوتوو بێت لە تاقیکردنەوەی ئامێری دەرخستنی قسەی ناڕاست. تایبەتمەندیەکی ئەم دەستگایە ئەوەیە کاتێک هاوڵاتیەک یان هەر کەسێکی دیکە گومان لە بابەتێک یان هەر شتێکی دیکە بکات، ئەوە دەتوانێت ڕاستەوخۆ پەیوەندی بە دەستگاکەوە بکات و دوای لێکۆڵینەوەکانیش دەستگاکە هاوڵاتیەکە لە ڕاستی ڕووداوەکە یان بابەتەکە ئاگادار دەکاتەوە. وەک لە میوێنەیەدا دەردەکەوێت بارەکای سەرەکی ئەم دەستگایە دەکەوێتە یەکێک لە شەقامە سەرەکیەکانی واشنتۆن و دوو باڵەخانەی مامناوەند لە خۆ دەگرێت و هیچ بربەستێکیش بە چواردەوری بیناکەدا نییە. FBI خاوەنی نزیکەی 7,000 بەڵگەنامە و دۆسیەی تۆمارکراوە و بەشێک لە دیارترین ئەو لێکۆڵینەوانەشی ئەم دەستگایە کردوێتی ئەمانن. ڕیچارد نیکسۆن 37مین سەرۆکی ئەمریکا بوو، یەکێک لە بەناوبانگترین کەیسەکانی ئابروچوونی هەبوو کە بۆ هۆی دەستەکارکێشانەوەی سەرۆک ئەو کارەش لەلایەن ئەم دەستگایەوە ئاشکرا کرابوو. لێکۆڵینەوە لە دۆناڵد ترەمپی سەرۆکی پێشووی ئەمریکا بە تۆمەتی پەیوەندی ژێربەژێر لەگەڵ رووسیا دژی بەرژەوەندەکانی وڵاتەکەی. بیل کلینتۆنی سەرۆک و هاوسەرەکەشی لەلایەن ئەم دەستگایەوە لێکۆڵینەوەیان لەگەڵدا کرا کاتێک تۆمەتبار بوون بە پەیوەندی لەگەڵەوە بەرهێنانی خانوبەرە لە ویلایەتی ئارکانساس. سەرۆکێکی دیکە ڕۆناڵد ڕیگان بوو کە لێکۆڵینەوەی لەگەڵدا کرا بە تۆمەتی فرۆشتنی چاک بە ئێران لە ساڵانی هێشتاکاندا. یەکێکی دیکە لە گرنگترین لێپێچینەوەکان کە کردوویەتی ڕووداوەکانی کاپیتۆل بوو کە لەگەڵ 570 کەس لێکۆڵینەوەیان کرد. ئێستا من دەپرسم و ئێوە وەڵام بدەنەوە، ئایا لە هەرێمی کوردستان هیچ دەستگایەکی وەها هەیە کە بتوانێت بەبێ هیچ جۆرە دەستێوەردانێک لێپرسینەوە و لێکۆڵینەوە لە هەموو کەسێکدا بکات، تەنانەت سەرۆکیش؟
و تا چەند گرنگە دەستگایەکی لەم شێوەیە هەبێت لە کوردستاندا. بەڵێ شوان چی شتێکی ئەم دەستگایە سەرنجی توێ ڕاکێشە؟ ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە دەسەڵاتەکانی لەسەرەوەی یان لە سەروی دەسەڵاتی سەرۆکی وڵاتەوەی شتێکی سەرنج ڕاکێشە. یەکێ لە لایەنە گرنگەکانیەوەیە کە هەموو شتێکە لە بەرژەوەندی وڵاتدا. دەست خۆشونەر بابەتێکی گرنگ بوو. سپاس بۆ نێرەحسان.